ڕێوەڕەسمی بەرزڕاگرتنی شاعری بەناوبانگی ئێرانی حەکیم نزامی لە تارانی پایتەخت و بە پەیامی ئیبراهیم ڕەئیسی سەرۆککۆماری ئێران بەڕێوەچوو. سەرۆککۆماری ئێران لە پەیامەکەی خۆیدا کە لەلایەن وەزیری ڕۆشنبیریەوە خوێندرایەوە وێڕای باس لە گەورەی و کاریگەری حەکیم نزامی ئاماژەی بەوە دابوو کە بیرروڕا و تێڕوانینی نزامی لە ئێستای جیهاندا و بۆ مرۆڤی سەردەم زۆر گرنگ و پێویستە. اساتید ارجمند و میهمانان عالی قدر فرارسیدن سالروز بزرگداشت حکیم ڕۆژی بەرزڕاگرتنی یادی حەکیم نزامی دەرفەتێکی زێڕینە بۆ سوودبینین لە زانست و ڕوانین و ڕوانگەی ئەم شاعیرە مەزنە کە بۆ ئێستای جیهان و مرۆڤایەتی زۆر پێویست و گرنگە و باودۆخی ئێستای جیهانیش زیاتر لە هەمیشە پێویستی بەم توێڕوانینەیە ئەبێت گرنگی زیاتری پێ بدەین. وەزیری ڕۆشنبیری ئێرانیش لەم ڕێوڕەسمەدا باسی لە پلان و بەرنامەکانی وەزارەتەکەی کرد بۆ گرنگیدانی زیاتر بە کەسایەتیە مێژوویەکان و بەرزڕاگرتنی ناویان و زیاتر ناساندنیان. لە هەمان کاتدا لە وتەیەکدا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن باسی لە گرنگی حەکیم نزامی و هەوڵدان بۆ زیاتر ناساندنی کرد. با تشویق گرم شما حضار محترم از مجسمه حکیم نظامی. حکیم نظامی یکی از بزرگترین حەکیم نزامی یەکێکە لە گەورەترین زانایان و شاعیرانی مێژووی پڕ لە شانازی ئێران. ئەم ڕێوەڕەسمە لە ڕۆژی نزامیدا هەوڵێکە بۆ ناسانی ئەم کەسایەتیە و پلان و بەرنامەشمان هەیە بۆ ڕێزگرتن و زیاتر ناسانی کەسایەتیەکانی تری مێژوومان. گرامیداشت حکیم نظامی شهری و حالا رونمایی می‌کنیم با حضور هەروەها دکتۆر مەحموود شاڵۆیی ڕاوێژکاری وەزیری ڕۆشنبیری ئێران و بەڕێوەبەری ڕێوەڕەسمی حەکیم نزامی بە کورتسات نیوزی ڕاگەیاند کە وەزارەتی ڕۆشنبیری ئێران پلان و بەرنامەی تۆکمەی هەیە بۆ ناساندنی کەسایەتیەکان بە خەڵک. همونطوری که شما مشاهده کردید و هەروەها کە بینیتان هەوڵمانداوە ئەم جۆرە بەرنامانە گشتگیر بن و خەڵکێکی زیاتر سوودی لێ ببین و هەموو چین و توێژەکان لەگەڵ کەسایەتیەکان ئاشنا بن و بیان ناسن. طبقات جامعه و اقشار اون جەماڵەدین ئەبوو محەممەد ئەلیاس بن یوسف ناسراو بە حەکیم نزامی شاعر و نووسەری ئێرانی لە دایکبووی سەدەی 12 زاینیە کە دایکی کورد بووە و خاوەن چەندین بەرهەمی بەناوبانگە لەوانە هەفت پەیکەر و خەسرە و شیرین و لەیلی و مەجنون. هەروەها بە یەکێک لەو شاعرانە ئەناسرێت کە لەسەر ئەدەبی کوردی و شاعرانی کوردی دوای خۆی کاریگەری زۆری بووە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.